سڵاو لە بینەرانی کەناڵی دیمەن و پرۆگرامی سیکەس دووبارە گەڕاینەوە لاتان. ئەم جارەیان دەگەڕێینەوە سەردەمی ڕابردوو، سەردەمی قوتابخانەی سەرەتایی و ناوەندی. ئایا فەسڵ کراوی؟ کوڕان هەزارێکی قوتابخانە بوو؟ نەخێر، بۆ ڕۆژێک بۆ دوو ڕۆژ بەڵێ. نەشکر. خۆشەویست بووم. یەکەمی مەکتەبەکەشمان بووم. قەت. نەخێر. نا. بێگومان دەوەڵا قەت فەسڵ نەکراوە. نە. زۆر فەقیر بووم بەڵام. لای من مامۆستاوە نەگەورە و پیرۆز بووە. نا. حکومەتی بەعز فەسڵی کردو. نەخێر. فەسڵ نەکرام بەڵام دەرکراوم لێ دراوم. ناوەڵڵاهی. نەخێر. 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 وەڵا فەسڵ نەکراوم نە. ئەرە وەڵا. نە. فەسڵ نەکراوم بێ شێوە. سەردەمی قوتابخانەی سەرەتایی و ناوەندی. ئایا فەسڵ کراوی؟ نەوەڵا ئەمن بەبوونی مامۆستا نازەنین، بەبوونی مامۆستا سیدیقی گچکە، ئەمن کوڕان هەزارێکی قوتابخانە بووم. یعنی هەتا لە دەرسی مامۆستا نازەنین تەمەنا دەکەم ڕۆژێک لە ڕۆژان بشی بینمەوە ئەگەر مابی. یعنی فری بووم. کەینێ دەردەچووم چۆن لەسەر ڕەحلەدا دەنیشتم، یعنی هەمیشە پشتا پشدا دەنیشتم. یعنی زۆر ئەوە چیان مەساحەکی یاندا بمێ و مامۆستا نازەنیش سەرەتای هەر هەفتەیەک هیچ جارێک بەبێ دیاری نەداهاتوە لە بۆ من. نازانم ئەم مامۆستا نازەنینە چێ لە دەستدا بوو کە ئەوها لۆ منداڵێکی بێ باوک یعنی ئەوها تەسەڕوفکە و دووەمیش ئەو شتەی لە من دیتە بوو کە تێکە چووم، یعنی کە مەسەلەی ناوهینانی باب ئەو شتانە لۆیە زۆر لە بۆ من وەکو دایکێک بوو. یعنی بەڕاستی لۆی فەسڵکردنم نەبوو، یعنی بە کەیفی خۆم بوو. مامۆستا عەبدوڵڵا، مامۆستا سیدیقی گچکە، مامۆستا مەهاباد. کورێنە مەکتەبێ هەر قەدر و قیمەتمە بوو لەبەرەوەی ڕەسام بوو، دەستی ڕەسم هەبوو. تەلەبەیەکی باش بووم، یعنی فەسڵ نەکراوم شکر زۆر زیرەک بووم. نەخێر، من لە قوتابخانەشە خەریکی ئیشی هونەری بووم، خۆشەویست بووم، فەقیریش بووم لەگەڵەوەیە، مؤدەب بووم، هەر خۆشەویست بووم لە مەکتەب، زیرەکیش بووم. نە فەسڵ نەکراوم، بەس 2 ساڵ وازم لە قوتابخانە هێنا، بەڵام یەکەمی مەکتەبەکەشمان بووم لە پۆلی سێم تەوەستە بووم. ئەو کاتە پیان ناون نۆ پیانۆ سێ لە سێم تەوەستە بووم. وازم لە مەکتەب هێنا 2 ساڵ وتم من ئیتر ناخوێنم لەبەرەوەی کە لە بەغا فێر بووم. من لە بەغاش ئەو سربەستیەکی زیاتر هەبوو لە تەلەبە، لێرە سربەستی نەبوو. مەسەرەن بە تایبەتی من دراسەم عەرەبی بوو، یەک مەکتەبی عەرەبی هەبوو کە وازم هێنا لە خوێنن. ئیتر ناچار شوێنیشکەنەوە مەکتەبیش کە بڵم خۆمی بۆ نەقڵەکەمەمانە مامۆ وازم لێنا. بەڵام دوای ئەوەش مامۆستا ئەحمەد سالار منی گەڕانەوە هاوبەلام ئەو ساڵە بوو پەیمانگای هونەرجوانەکان تازە یەکەم ساڵی بوو لە سلێمانی کرابەوە. هاوتی هەر چۆنێ بێسیەکە تاوکە هاوڕێژ کە پەیمانگە کراوەتەوە بۆی بیتە پەیمانگە هونەرەکە بە ڕاستمی بخوێنی. ئەوەنە جدیم، ئەوەنە حەڕوک بووم، ئەوەنەم حەز لە سەعی بووە، مامۆستاکان زۆریان خۆشەویستم، قەت فەسڵ نەکرا و باوکیشم مامۆستا بوو لەگەڵما، تەلەبەی باوکم بوو. نا بەس ئەوە مەسەلەن لە قوتابخانە زیرەک بووم، بەس بڕە کارەپاس بووم. یەک جار زانتایەکم لە کوڕی مدیری لە ناوی فەلامەرز بوو، چکە دەگوم کوڕی مدیریمە ئەوەی لە سەمەلێت ینی دایمە خۆی لەمە بە گەورەتر دەزانی، بەس بابی وە نەبوو مامۆستا ڕەشید دیادی بەخێر، زۆر مامۆستایش زۆر بەس بڕکتم بوو. جا فلسەکی ئەوەی کومباری پێدەشۆن، ئەوانەی کومباری پێدەشۆن فلسە بوو، بۆ فلسەی ناو دەستیدای زۆر ناخۆش بوو. ئەمیش تووڕە بووم زانتایەکەم تێگەرەوە، زانپایەکە ئەوە بامدا قوڕپی پسە و ڕاست بە پانکێکات پانکە لاگە چ لێ بووە بەس تقریبان 15 ئەوەی لێدام. ئەو مەزنام مەستەرە نەبوو، ئەوەی فلسەی کومباری پێدەشۆن دەست و پلم هەموو ئەوەندەی لێ هات بوو. بۆ ڕۆژێک بۆ دوو ڕۆژ بەڵێ، بەڵام بۆی هیچ جاری وا بۆ بۆی برادەرەکان و نییە پڕێکا کەسێک شتێک ئەکات ئیتر ئەڵێ لە عەرەبیا لە جێیشاڵێ واحد یعمل کورد ئیتر تۆش بەرەکەوی بەڕاستی. هەرگیز یەکێ لەو قوتابیانە بووم کە زۆر پابەندی دەوام و ڕێزگرتن بۆ مامۆستا و ئێستاش مامۆستام هەیە کە مامۆستای سەردەمی ناوەندیان مناڵیم بووە، ئەگەر بیبینم شەرمی لێکم. ئەگەر من جگەرە خۆرم ئەگەر جگەرم بەدەستەوە بێ هەرگیز ناڵم ببینێت. ئەوەندە ڕێزم لێگرتون. لای من مامۆستاوە نەگەورە و پیرۆز بووە. نەخێر بەڵام جارێک غایب بووم، مدیر لە دووی ناردم گوتی بڕۆ با بتبینە، لەبەر ئەوەی غایب بووی لە مەکتەبێ.
ڕۆژێک نەچووم نازانم لۆ نەچووبووم بەس دوای چوومەکرد معاون عەفوی کردم بۆتی قەیناکە با بدمەینە جارێکی دی بەزغایب نەبی لە ناوەندی جمهوری بوو مدیرمان ناوی هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا فەرهاد حەسەن حوسنی بوو معاونەکەشمان ناوی مامۆستا عەبدولمەجید بوو مامۆستای عەرەبی بوو وەڵڵاهی وابزانم ئەویش وفاتی کردیە ئەگەر مایە تەمەن درێژ بێ ئەگەر وفاتیش کردی خوای گەورە لێی خۆش بەڵێ لە ساڵی 85 ئەخیر ساڵی مەعهەدی فنون جەمیلە بوو بەبوونی کاری سیاسی و کە گیرام حکومەتی بەعز فەسڵی کردم بەڵام ئیتر لە دوای ڕاپەڕینەوە دەستمان کردو بە خوێندن و تەواو کرد ئەوە خۆشترین یادەوەریە کە بە من دێڵێ دەبایە زووتر پرسیارگرایە من لە زانکۆ 2 ساڵ بەڵێ فەسڵ کران بەهۆی بەشداری نەکردم لە جێشینا شعبی 2 ساڵ دوورخرامەوە دوای گەڕامەوە ئەو 2 ساڵە هەرچەنە لە ڕووی معنەوێ زەرم کرد بەڵام مراجعەیەکی زۆر باش کتێب خوێندنەوەم کرد نەخێر بەڵام لە قوتابخانە لێ دراوم مامۆستا لێی داوم تێلەبەیەکمانە بوو زۆر شەڕی پێفرۆشتم منیش چوم دامەر بۆ کەسیان پێ ئەوت یەکی ئەوام هێنا بەیانەکەی کە هاتە ڕێگام یەکێکم کێشا بە لا ڕوومەتیە ئیتر لەسەرەوە مامۆستا خدر مامۆستامان بوو بەڕێوەری بوو 6 داری لێدام هەر ئەوەنە فەسڵ نەکرام بەڵام دەرکراوم لێ دراوم ساقیت بووم یەکمال بووم هەتا لە دوای 12 ساڵیش کە گەڕامەوە کۆلێج لەوێ هەر یەکمال بووم 2 ساڵان قەت فەسڵ نەکراوم وەقەتیش قسەم پێ نەوتراوە قەتیش لیان نەیاوم چونکە هەمیشە کەسێکی بێدەنگ و ئەوە بووم لە پۆلا نەموێراوە قسە بکەم زۆر جاریش ڕەفیقەکانم هاوڕێکانم قسەیان لەگەڵا کردم یەکسەر مامۆستا پێوتم شیلان بێدەنگ بە مامۆستا من نیم بەخوا یادگاری خۆش لێناوە بیرم منداڵ بووم لە مەدرسە بووم تر مامۆستا پرسیارێکی لێمان کرد وتی چێ ئەزانێ ماڵ بەچی گەرمە بێ مامۆستا من دیاتەوەم شیکەرەوە مامۆستا بە تەیارە جا بە مناڵی سێ فیلمی حربیم زۆرە کرا تەیارات لەو خان و بینایەنەیەدا وێرانێ کرد دوو کەڵی لێ ئەیستان مامۆستا تەیارە دێ لێدا لەو بینایەنە گەرمێکەوە ئەیسپێنێ بەو شێوەیە گەرمە بێ تیهەی بە خێر نێیتەوە نانەوەڵان من بە مناڵێم زۆر دامەزراو بوو لەم شۆرجە ئەم خوێنی سەف 4 بی مامۆستا قادر مەردان دەرجانەدا پێمان مامۆستا قادر مەردان گۆرانی بێش خوا لێ خۆش بوو مامۆستا فازڵ مامۆستا تەحسین بوو ئەتر لە مەکتەبە ئەم خوێنی بە کوردی بە تورکمانی ئەتر لەگەڵ مامۆستا قادرە ئەتر ئەویش خوا عافیکە ئەمر خوای یەک جار چۆن یانی ناوەڵا ئەبەدەن بە من خوشکم دادەینە ناوەڵا قەت غەدرم لە کەس نەکردە لە مناڵیەوە من زۆر بزێ بووم دایمە باجی و دڵسۆزیە مێم ناوەڵە بەڵێ دایمە هەمیشە ڕازگۆ بوومە لەوەیە نەترساوم لەوەیە نەخێر بەڵێ ناوەڵڵاهی ئەوانە نەبوو نەوەڵا نەشەڕم کردە نەیچ وەڵای لە مناڵی شتانە زۆر بەڕاستی هەرگیز کەتنت ناوەتەوە و بەملی کەسێکی تێردابێنی؟ وەڵڵاهی یەک جار ئەمن لەو شوێنێک کە ئێستا ئاسایشی هەولێرە لێ دروست بووە لە سەر ڕێکەرکوچێ ئەوێن دەر شوێنێکی چۆڵ بوو پێم گوتی کە زۆرم حەز لە سەگ بوو لەوێ چەند سەیەکی ئەوها ئی کەس نەبوو ئەستوچی داکم دەبر زردەم دەخستە دەم بردووانە ئیدی سیمەکە زنجیرەکە بوو قەلەوێرە ئی قەلەوێرەی بوو ئەوەیان سەگەکەم پێبەستا بووانە بە ڕۆژ بەرڵام دەکردن وەختی مەکتەبێن بوو مەجال نەبوو دەشترسام ئەو زنجیرەی ببەن لە خۆمم ئاڵاند و چوومە مەکتەبێ ئیدی نازانم لۆ ئەو ڕۆژی دەبواە کەشفماکەن دەستمان جلکمان نازانم هۆکارچ بوو ئیدی تووشی ئارام عەبدوڵڵام کرد ئەگەر ئێستا لە بیری مابی دوازار لە پێماگەی هونەرە جوانەکان بەش شێوەکاری تەواو کرد زنجیرەکەم تووشیوی کرد ینی چێشەکەم تووشیوی کرد کە بابی لە مامۆستا ینی گوتم بەشکە بەهۆی بابیەوە لێ خۆش بوو ئەبەت شتی وام نەکردووە بەڵام
من خۆم زۆر وەستا لە جگە لە سپیتەکە وەستا ماڵی منی نەدیوە لەبەرەوەی خۆم دەزڕنگینم ئەجوڵێم هەروکم هاروهاژ نیم ناتوانم دانیشم. بەڵێ بەڵێ من کەتنم زۆر ناوەتەوە لە متەوەستا بە تایبەتی لە تەلەبایەتیە هەندێک کەتنێکی لەو کەتنانەکە نابم و نامێ بێڵم بووی تەلەبە فێری نەوێ بەڵام شتی خراپم زۆر هەبوو یعنی وای لێ هاتبوو تا ڕادەیە کە شتێکی خراپە کرا مدیرەکە یەکسەرای و هاوڕێ مەردان بانکەن مەردان برادرێکم زۆر هاروی یەکسەر ئەگەر ئێمە نەبووینە اینجا گەڕابۆیەکی شکە بزانێت چێە بەسە هەتا لە ئێمەوە دەستی پێ کرد اینجا یەکشتی زۆر گرنگ بوو قەت درۆم ناکرد پێوتمەوە تۆ کورتە من بڵێ بەس یەک زاریان یەکشتم کرد زۆر کەتنەکە خراپ بوو خۆشم بیرم لێکەوتم ناکرێتم وەڵام مەردان بوو تاان من چکە درۆم ناکرد یەکسە باوەڕیان پێ کردم مەردان لیانێکی زۆر زۆر عنابی خوارد دوای لە دەرەوە چاوەڕانیە کرد لێم باتەوە حەقی خۆیم لێ بکاتەوە نەمێرە بەلایشکە ڕۆژە بۆی تێڵان نەخۆم. باوکم زۆر تووڕە بوو بە ڕەحمەت بێ ینی لەوانە بوو لە مەکتەبا زۆر جددی بوو منی لەگەڵ تەلەبێکی کە فەرق نەئەکرد قەت جیاوازیمان بکە بڵێ مەسەلەن ئەمە کچی منە ئەمە ناجارویە لە من تووڕە بوو ئەسڵەن بۆی ڕەفیقەکەم هەزبەین نەکانانە ئەمە زۆر جار کەتنی خەڵکیشم هەڵگرتیە نەک بەست بەملیم دادابی زۆر لەو ناحی ئەو بوویمە من زۆر مخلص بوویمە لەو برادری خۆم بە ژیانم برادرم لە دەستە من زیانی نەینا ئەبەدەن نابتەسەوڕ ناکەم قەت نازانم نەوەڵا لیانم زۆر خواردووە لەسەر کەتنەکانم بەی لە مناڵی بەس نەمهێناوە بەسەر خەڵکی ترا داهات مۆمارێ ئەجا مەسەرەن خوشکەم دەگۆ داهاتمە دەمگۆ نەری بابمەوڕت مەسەرەن لە مارێ تاخیر بووە یان چوویتە دەرێ ئەویش دەگۆ وڵات زەمان گۆتە بابم کاکەوە دەگۆ کاکە ئەوڕۆ پێشێت و بێت تازە گۆڤاراتەوە ئەمەش بە قەستیان گڵازێک شتەکەم دەستکاندم بۆڵە ئەو شکاندی بە منم دادەهینە چەند جار ئەو فۆلی بشکاندیە گوتمە ناوەڵا بە پێچەوانەوە جارێکیان برادێکی ئازیز لە پۆلی یەکی پەیمانگە دەرسێکە بوو زۆر ناخۆش بوو ئەو کاتە پیانم سەقافەی قەومی ینی زیاتر لەسەر کۆنگرە و شتەکانی حیزبی بەعسوانە بە زۆر بە تەلەبەیان نەخوێن بۆ ئێمە دەرسێکی زۆر ناخۆش بوو سالاری هاوڕێم لە پۆلی یەک بووین لەگەڵ ئەو مامۆستا لوقمان جەوهەر و زۆریان لە هەولێر بوون ئەوان لە پەیمانگای مووسڵ لە هۆڵەکەیە هەندێک خاڵی نووسیەوە بە گەورەی بۆ بەیانەکەی هاتین وەڵام مەعاونەکە پێی زانی کە ئەو شتانە نووسراوە زۆربەی لە وەڵامەکانە لە پرسیارەکانە هەبوو تومەز ئەو ئێمەی بینی بوو منیش هەمان کراسی یا ڕەنگەکەی ئەوەی سالارم لەبەر بوو وتیان وڵات تۆی خەریک بوو فەسڵم کرد لەبەر ئەوەی بە تەفسیری بەمێ بۆ خۆ من کەسێکی بێدەنگ و فەقیر بووم ئێستا نە لە کاتیا لە سەرەتایی و لە ناوەندی و ئامانە یعنی شتێکی وام ناکرد کە بەڵێن مامۆستا لێم بێزار بێ و ئەمانە بەعکسەوە مامۆستا هەبوو ناوی مامۆستا عەبدوڕەحمان بوو لە پۆلی یەک و دوو ئەمانە دائیمەن دەستی بەسەرما ئەهێنا و هەر من یەکن بە نمونە جارێکی کەیشیان لە ناوەندی بووم لە پۆلی چواری ناوەندی مامۆستایەکمان هەبوو ناوی وەحدان بوو مصری بوو ئەویش هەز زۆر منی خۆشەویست کە بیویستایە بڵێن باسی عەنتەربینی شەدادیە کرد سوارێکی سوارچاکێکی ئەوها بوو شاعر بوو یەکسەر وت زەی عەلی کەریم ئەوە یعنی منیاشم هەن بە عەنتەربینی شەداد لە مناڵیەوە من زۆر بزێ بووم حەزم لە جوڵە بووە بۆ خۆم لە مناڵیەوە بیاری جومناستیکوالم کردووە تا ئەندازەی وەرزشەوان بووم جگە لە کاری هونەرەکەم لە منداڵیەوە حەزم لە نواندن و ئەوانە بوو ینی زۆر بچووک بووم بیرم لێکە میوانمان هاتووە لەشێکی نەرمەم هەبوو یاری هینی جومناستیکم بۆ کردن لەگەڵ گۆرانیمەوە دیان لاسایی هەندێک لەو دراما کۆنانی کە لە تەلەڤیزۆن هەبوون سەردەمی خۆی ئەو نواندانم ئەکردەوە بۆیان یعنی کەسێک بووم هەمیشە حەزم لە پێکەنین و لە خۆشی و لە شادی ئەوانە بووە بە هیچ شێوەیەک دایمە من یعنی دایمە باجی و دڵسۆزیە مێم ئەو پاکیە مێم کە بەردەوام خۆمەکەم بەزرە من دەکە ینی
زۆر سەیرە خۆزگەوان نابوو. وەڵاهی لە سەرەتاییە مامۆسای کوردیمان هەبوو، مامۆسا کوردیەکە زۆر تااقەتی دەرزوتنەوەی نەبوو. ئەی بۆ خۆتان خەریک بن باوکم، بۆ خۆتان شت بنووسن سێگەی بەخوا جای ئەو غازی پێ بردوینەوە بۆ ماڵەوانێ ڕۆژەڕێیەک دوور بووە بەو مناڵیە هەر بۆی دەرمان چێنێ. کوڕێکمان لەگەڵا بوو حەیدەرە سووری پێوترا سەر هەر بەرادەرمە زۆر فەقیر بوو. تێگەی دەباشیرمە هێنا ئەم قسە ناو لەپی دەستمەوە تەقاوامە بە تەختەڕەشەکەیە. ئاوڕێە مامۆسایەوەی کێ بووم قسەم ناکە بە پەنجەی شارەت مەکەم و حەیدەر بوو حەیدەر لە پێشمەوە بوو ئێنای دەرەوە ئەی کوتا. دایمە هەمیشە ڕازگە بوومە لەوەیە نەترساوم لەوەیە. وەڵاهی تر خۆی کێشەکە لەوەیە مناڵ دایمەن ئەو مناڵانەی کە بزێون دیارە کەتنی ژەنێنەوە، بەڵامی تر زیاتر ئەوانەی کە فەقیرۆکن دایمەوانە ژێت چەپۆکە بوون یانی لێ درراون، بەڵام دایمە مناڵ ئەبێتەوە زیت و بزێو بێ لە قوتابخانە. وەڵاهی من بزێو بوو. وەڵی طبعا کەتنوشتیوام ئەنایەوەرە وەڵا. باڵێ جاریا بە شەڕم کردووە نەمایشتە ملکێ لە ڕەفیقیانە و من نەبوومە. خۆم لێدە دزیەوە بۆی دەربازم. ناوەڵی ئەوانە نەبوو. بەس خەریکی خوێندن بوومە من ئەوەم نەبووە. وڵای هەمی برادران زۆر بوون ماشەڵە یەک و دنیا تا بڵێ یەک و دوو بێتن، بەڵام دایمەن ئینسان بەوەی خۆی لەو ترسی مامۆستای ئەو کاتی بەد نەگەستا تۆقینی مامۆستای کە تۆ کەتنێک دەکەی شەڕێک دەکەی یان قەلەمێک لێچێک دەریان مساحەیەش تێدەگری ئیتر مامۆستا دەڵێ چێ بە حتممە تو دەڵێ وەی تەنیشتم بۆ ئەو شتی وا زۆر هەم لە گەڕەکیشکە ئەمە لە گەڕک بنە شتانە ڕوویدەدان بڵێ نابە خودایی ئەمن لە مەکتەب بەڕاستی لەبەرەوەی بابم بەخۆی مامۆستا بوو، یعنی لە بڵێن لە عایلەکی مامۆستا و مۆزەف و ئەوانە بووین دائیمەن یعنی تەسقیفی ئەوە دەکراین ڕێزی مامۆستا بگرن، ئەگەر غەڵەتەکەت کرد ڕاستیەکەی بە مامۆستای بڵێ، ئەگەر شتەکەت لێ دزرا بە کەس مەلێ چێ دزیتی بڕۆ بە مامۆستای بڵێ، ئەگەر غەڵەتت لە یەکە چی دیت بڕۆ بە مامۆستای بڵێ، لێ نەگەڕێی کەس غەڵەت بکا لە سەری عەبڕبی و مامۆستاش وەکو باب وایە دەبی ڕێزی لێ بگریت کە فێرت دەکا لەبەرەوەی ئەوەی فێرە یەک کەلیمەت بکە تانزی زێڕێنیت لە سەدادەنێ. هەر بۆیش یعنی لەبەر ڕێزی مامۆستا و حرمەتی مەکتەب ئەمە دایمەن مەسەلەن ئەمن بلێنزیری مەشبەعام فەقیر بووین یعنی پابند بووین بە ڕێنمایەکان ئیحترامی مدیرمان دەگرت ئیحترامی مامۆستامان دەگرت، یعنی مامۆستامان دەتانم بدێم لە بابی خۆمان زیاتر خۆش دەویست. قەتیش حەزم نەکردووە یعنی کارێکی وا بکەم کە لەسرم بکەوێت. لەبەری لە بدایە قوتابێکی باش بووم لە ئامادەی و ناوەندیشی بتاو کردەوە لە پەیمانگە شەر خوێندکارێکی باش بووم، قەت هەمیشە ڕەفاوڕێ و ڕەفیقی مامۆستا بووم، قەت شتێکی خراپم نەکردە بلێم بن یاخود عەزیەتم بن. زۆر جار مەسەلەن لەسەر ڕەحلەیەک بووین مەسەلەن مامۆستا لە کاتی نووسین تەباشەوە نییە شتی دەنووسی دەنجی پێکەنیش داد مەسەلەن من پێ دەکەنیم ئاوڕێ دادو چی پێ ئەت پێکەنی سید تەریشتم لەو لایەت پێکەنەکە لەلایەت لە خۆم بەدوور دەخستەوە شتەکە بە کۆڵ برادەکەی خۆم دادەینەوە مەسەلەوانی کە لە تەریشت خۆم دانیشت دەوروبەری خۆم. لە جوغرافی زۆر باش دەرسی عەرەبی ئینگلیزیە زۆر باش بووم. ئینگلیزی زیاتر لە جوگرافیا لە عەربی و لە کوردی و لە ئاین و ئەوانە باش بووم. ئەمە لە مەکتەبی شەوێ دەمخێنە بۆ ئاگاداری بیرکاری هەر بە گۆرانی ناجح بووم. ئابووری لە وانەی عەربی ئاین وەرزش ڕاضیات بیرکاری وڵا لە گۆرانی لە قوتابخانە لە چوانەیەک هەمیشە نمرەی باشت دەهێنا. لە جوغرافی زۆر باش ئەویش پێم وابوو هۆکارەکە ئەوەیە کە مەسەن حەز بە ئەوە دەکەم ینی خراپترین دەرسیش بیرکاری بوو کە لە 5 و 6 مامەوە دەرس لە بڵێن لەوانەیە ئینگلیزیە باش بووم، لەوانەی مەسەلەن بەعام لە عەربیا باش بووم، لە متەوەستەیە لە مادەی کیمیا و فیزیایە زۆر باش بووم، بەڵام یەکتر نەچوومە ئەدادیەوە بوو چوومە پەیمانگای هونەرە جوانەکان. ئینگلیزی لە ئینگلیزیە ئێستاش مناڵەکانم دوانیان ئینگلیزیان فولە وەڵا هەمویان ئینگلیزیان باشە بەس کوڕە گەورەکەم لە دەرچوو بۆ پۆلیدا ئەو سەتی هەیە لە ئینگلیزی، کچەکەم لە کۆلێجی علومە خوێنێ لە بەشی وەرگێڕان کتێب تەرجەماکە ئینگلیزی بۆ کوردی، کوڕەکەی کەشان لە ئینتەرنێتوانە بە ئینگلیزی قسەکە.
هەمیشە لە وانە ئەدەبیەکانە زیاتر لە جوگرافیا و تاریخە مێژوو بە تایبەتی مێژوو هەمیشە دەرەجەم بەرز بووە. تەنانەت جارێک قۆپێشم کرد یەک جاریان سایم نەگوە قۆپێم کرد بە مامۆستاکەم و قۆپێم کردوتی باوەڕی پێ نەکردم دەرەجەی خۆم یاریامێ بەس زۆر باشم تیا لە تاریخە. لە عەربی و لە کوردی و لە ئاین و ئانە باشم بەس بیرکاری زۆر خراپ بووم لە تاوچی چۆمە مەعهەدی فنون جەمیلە ماتماتیکمان نەبوو بیرکاریم ڕاضیاتمان نەبوو. وەڵاهی ئەمن نازانم بەڵام ئەمن لە سفید و سێ بەس مامۆستایەکانم وەچی وەها دەیانگۆ کوڕم عەلی لێرەی دەمگو بەڵێ مامۆستا ئەمن لە مەکتەبی شێوێ دەمخرە بۆ ئاگاداری. کابرایەکم زۆر بە هەژاری گەورە بوو منداڵ بوو لە ئیسکان ئیشم دەکرد عملەم دەکرد چیمەنتۆم دەچێشا هێوارێ بە پێیان داهاتمەوە تەیراوەی کتابەکانم هەڵدەگرت دەچمە کچای خانە بازی مەکتەبەشی شەوێ لێرە پێیان دەگۆ مەکتەبی گۆڤ لەوێ لەو مەکتەبەی دەمخین ئیتر ئەوجا ئەوە بیرکاری ئەمە دوو ابتیدایی بووم زەربم هەموو لەبەر کرد بوو کەوا کاتی لە سەفیدسار دەکەێتە پۆلیسار ئەوجا بیرکاری داخین بەزانم لە دوی ابتیدایی جەدوەڵ زەربم هەموو لەبەر بوو بەس ڕقم لە ئینگلیزی دەبەوە زۆر. وەڵا لە دەرسی حیساب بڵێن با بڵێن مێژوو زیرێک بووم و باقی وانەکانیش من هەتا سەفی شەشیش هەر بە گۆرانی ناجەح بوومە بڕوا بکە لە قوتابخانە لە کاتی امتحانانی وەرە گۆرانی بڵێ و بڕۆ خواحافیز ئەو وەختە هەزار ڕەحمەتی لێ بە مامۆستا ئەنوەر تاهیرە بوو خەڵک کۆیە ئەو مامۆستای نەشیدم مامۆستای حسان هەبوو مامۆستای حساب بووم و مامۆستا فەیزوڵا بوو هەمویان ئەمانە مامۆستاستان کە ئێستا خەڵک کەرکووکە لێرەیە ڕئیسی وانەی کەرکووکە ئین ڕاضە ئەمانە مامۆسای دینم بوو لە قوتابخانە تەزیرانێنا گۆرانی بۆیان تەزی دەکەن لە کاتی امتحانیشیان گۆرانی بڵێ بڕۆ خواحافیز دەرەزیان بۆمدانە. بەگشتی نمرەکانم خراپ نەبوو ئەوانەی کە هەبوون هەم لە سەرەتایی و هەم لە ناوەندیش بەڵام ئەوەی کە جێی داغ بووە تا ئێستامە ئەگەر زمانی ئینگلیزی گرنگی پێ نادرا یانی لە ناوەندی و لە پەیمانگاش 5 ساڵ ئینگلیزیمان خەونە گرنگی پێ نادرا بەداخەوە گەروا بۆ ئێستامە لەوانەیە زمانی ئینگلیزیم زۆر بە باشی بزانیە. ئاین ئەوجا وانەکانی مرێن مێژوو جۆگرافیە لەوانە ئەمن لە ئەدەبی زۆر سیرەک لە ئینگلیزیش زۆر باش بووم لە سێ ناوەندیش لە ڕاضیاتی نەوەتم هینە چکە مامۆستایەکمان هەبوو مامۆستا دڵشاد زۆر زیرەک بوو لە بیرکاری زۆر بە جوانی تێگەیان بیرکاری لە متەوەستا یعنی امتحانیشم نایەوە لەبەرەوەی سەر و نەوەم هەبوو. بیرکاری لەگەڵ مەسەلەن لە وێنە کێشانیشە زۆر باش بوو. والله زیاتر لە علومی بابرێن ئەو کاتە علوم بووم علومیان پێدەگوت علومیان پێ ئێستا زانستە بابرێن ئەو کاتەوە هەرە بووم علوم زیاترەوە بوو لە عەرەبی باش بووم لە کوردی باش بووم لە عەرەبیش خراپ نەبووم بەڵام من لە سەرەتایی لە ئینگلیزی و بیرکاری باش بووم بەڵام هەرکەکەتمە ناوەندی لە ئینگلیزی و بیرکاری خراپ بوو. لە عەرەبی زیاتر زیرەک بووم لە شعر و ئەدەب و ئەو شتانە زارەکیش وەڵڵا نازام کوو بوو لە هەندەسەی 98 نابووە لە هەندەسەی هەر 65 و 75 زارەکیان 98 نابووە بەخۆشم باوەڕم نەدەکردم و دەبی وەرەقە یەچکە نەبی لۆ مناتبیتەوە. دەرسی بیرکاری طبعا دەرسێکی کورسیش بوو لە پۆلی یەکی متەوەستە کە حوتی ئێستا کە ئێستا پێڵەن حوت و هەشت ئێم کاتە ئێمە پێمانەوە یەکی متەوەستە و دوی متەوەستە لە یەکا بوو ئیمتیحانمان نا هینیوەی ساڵ 96 هێنا زۆر خۆشحاڵ بووم بەوە. ئارە وەڵڵا زیرەک بووم گۆرانی نەشید گۆرانیم بۆیانە سڕی 100یان بۆم دانا.